ڕێز و سڵاوەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە بەرنامەی لێکدان و هەڵوێز لە قسمەتەوەی خۆشەویستدام. چەند بابەتێکمان ئامادەیە بۆی ئازیزی خوێنمەوە هیوا دەرم کاتان هەبێت تا کۆتاییان بەرنمەیە لەگەڵمان بن. بابەت یەکەممان خوێندنەوەیەک بۆ ڕێکەوتنی مەکە ناتۆی ئیسلامی بۆ بەرگری هاوبەش. سەرهەد شێخان بابەتی ئامادە کردووە بەم جۆر دەست پێ دەکات. ڕێکەوتن نامەیەک کە بە ڕێکەوتنی مەکە بۆ بەرگری هاوبەش ناسراوە لە شاری مەکە لەلایەن سەرۆکی تورکیاوە ڕەجەب تەیب ئەردۆغان، شانشینی سەعودی محەممەد بن سلمان و سەرۆک وەزیرانی پاکستان شەهباز شەریف واژۆکرا. خەڵە سەرکیەکانی ڕێکەوتنەکە بەم جۆرەیە: بەرگری هاوبەش. گرنگترین بڕگەی ڕێکەوتنەکە وەیە کە هەر هێرشێکی چەکداری بۆ سەر یەکێک لەو سێ وڵاتە، واتە تورکیا، سعودیە و پاکستان بە هێرش بۆ سەر هەرسێکیان لە وڵاتانە بڵێن هەژمار دەکرێت. ئەمەش هاوشێوەی مادەی پێنجەمی هاوپەیمانی ناتۆیە. هەر بۆیە دەکرێت بە ڕێکەوتننامەی ناتۆ یاخود ناتۆی ئیسلامی ناوی ببرێت. پەرەپێدانی هاوکاری سەربازی. ڕێکەوتنەکە پەرەپێدانی هاوکاری بەرگری لە ناوخۆ دەگرێت بە هەموو ڕەهەندەکانیەوە، لەوانە ئەنجامدانی مەشقی سەربازی هاوبەش، ئاڵوگۆڕی زانیاری هەواڵگری و گواستنەوە و پەرەپێدانی تەکنەلۆژیای سەربازی. بەرەنگاربوونەوەی هەڕەشەکان. ئامانجی سەرەکی بەهێزکردنی کۆمەڵەی هاوبەشە بۆ ڕێگریکردن لە هەر جۆرە دەستدرێژی و شەڕانگێزیەک کە سەقامگیری ناوچەکە بخاتە مەترسیەوە. گرنگترین استراتیژیەکەی چییە؟ ئەم هاوپەیمانیە یاخود ئەم هاوپەیمانی سێقۆڵیە یەکێکە لە گەورەترین و کاریگەرترین هاوبەشە سەربازیەکان لە جیهانی ئیسلامیدا، چونکە هەر یەکێک لە وڵاتانە پێگەیەکی گەورە و هێزێکی استراتیژی هەیە و تەواوکەری یەکترن. پاکستان، ئەگەر باسی پاکستان بکەین، پاکستان وەک تەنها وڵاتی خاوەنچەکی لە جیهانی ئیسلامیدا قەڵغانێکی مەزنی جیۆپۆلیتیکی بۆ هاوپەیمانیەکە دابین دەکات و هاوسەنگی هێز بەرامبەر بە ڕکابەرە دەرەکیەکانیان دروست دەکات. و تورکیا وەکو پردی نێوان ئاسیا و ئەوروپا و ناتۆ کۆنتترۆلی ڕێڕە و دەواازە استراتیژیەکانی نێوان دەریای ڕەش، دەریای سپی و ناوچەی قەفقاز دەکات، جگە لەوەی خاوەنی پێشکەوتوترین پیشەسازی درۆن و تەکنەلۆژیای سەربازیە. سعودیە دڵی ئابووری جیهانی و خاکی پیرۆز بە تایبەت شاری مەکەی و مەدینە کە لە جیهانی ئیسلامی بە تایبەتی ئەهلی سونی گرنگی و بابەتی تایبەتیان هەیە، جگە لەوەش کە سعودیە خاوەنی هێزی دارایی و پایتەختی وزەی جیهان و کۆنتترۆلی ڕێڕەوی دەریایی زۆر هەستیار دەکات، وەکو دەریای سوور و کەنداوی عەرەبی. کاتێکم سێ ناوچە جیۆپۆلیتیکە کەندا و ئەنادۆڵ، ناوچە و بڵین نیمچە دوورگەی هەندی پێکەوە دەبەسترێنەوە، دیمەنێکی نوێی ئاڕاستی ئاسایشی هاوبەش لە دەریای ناوەڕاستەوە تا زەریای عەرەبی پێکدێنێت. پاڵنەری سەرەکی ئەم ڕێکەوتنە لە کاتێکدایە کە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کەندا و ڕوبەڕووی گەرژی و ئاڵۆزی گەورە بوونەتەوە و وڵاتانی ناوچەکەش بە تایبەت سعودیە لە ماوەی ڕابردوودا ڕوبەڕووی چەندین هەڕەشە و هێرشی موشکی و درۆنی بوونەتەوە، زیاتر لە جاران هەست بە مەترسی دەکات. بەهۆی شەڕی نێوان ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێران، بەهێزبوونی ئیسرائیل لە دوای ڕووداوەکان و گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، هەریەک لە تورکیا و پاکستان هەست بە مەترسی جددی دەکەن لەسەر خۆیان. وەڵە بینێران بەم جۆرە ناوبەڕێکی کورد دواتە دێمەوەلاتە. بەڵێ، سەرڕای ئەوەی کە ڕێکەوتنی مەکە بۆ بەرگری هاوبەش هەنگاوێکی گەورە و استراتیژیە، بەڵام لە ڕووی جێبەجێکردن و بەردەوامبوونیەوە ڕوبەڕووی کۆمەڵێک تەحەدا و ئەڵەنگاری گەورە دەبێتەوە، وەکو یەکەم ئەگەر باسی بکەین، خەڵک لەوانە ناکۆکی مێژویی و سیاسی پاکستان و هندستان. پاکستان هەمیشە کێشەی جوگرافی و استراتیژی قورسی لەگەڵ هندستاندا هەیە. بەشداریکردنی پاکستان لە هاوپەیمانیەکی بەرگری ئیسلامیدا دەتوانێت لە بڵین کاردانەوەی توندی هندستان بە دوای خۆیدا بهێنێت. و لە هەمان کاتیشدا سعودیا و تورکیا پەیوەندی دیبلۆماسی و ئابووری زۆر بەهێزیان لەگەڵ هندستان هەیە کە ئەمەش کاریگەری دەبێت لەسەر ڕێکەوتنەکە. خاڵێکی تر، خاڵی دووەم، کێبڕکەی هەرێمی تورکیا و سعودیا لە ڕابردوودا پەیوەندی نێوان تورکیا و سعودیا بەهۆی ململانە سیاسیەکانەوە لەسەر سەرکردایەتی جیهانی ئیسلامی سونی و قەیرانە ناوچەیەکان وەکو قەیرانی قەتەر و بەهاری عەرەبی تووشی گرژی بوو. هەرچەندە پەیوەندیەکانیان لەم ساڵانەی دواییدا ئاسایی بووەتەوە، بەڵام متمانەی تەواوی استراتیژی کاتی دەبێت بۆ ئەوەی کە ببێتە هاوپەیمانێکی پتەوی دوور و درێژ. خاڵی سەیەم، جیاوازی سەربازی تێکەڵکردنی سیستەمی چەک. تورکیا وەکو
ئەندامی ناتۆ پشت بە ستانداردەکانی ناتۆ و چەکی خۆماڵی دەبەستێت. سعودیا زۆرتر پشت بە چەکی ئەمریکی و ڕۆژئاوایی دەبەستێت لە کاتێکدا پاکستان خاوەنی سیستەمی سەربازی جیاوازە کە بەشێکی لە چین و رووسیا یان پیشەسازی خۆماڵی سەرچاوە دەگرێت. یەکخستن هاریکاری و گونجاندنی ئەم سیستەمە بڵین ئەم سیستەمە جیاوازانی کە چەک و زانیاری هەوڵگری کارێکی زۆر ئاڵۆز و ئاسانیش نییە. خاڵێکی تر خاڵی چوارەم هەڵوێستی زلهێزە جیهانیەکان بە تایبەت ئەمریکا. سعودیا هاوپەیمانێکی سەرەکی ئەمریکایە و زۆرینەی چەکەکانی لەو وڵاتە دەکرێت. دروستکردنی هاوپەیمانێکی سەربازی ڕاستەوخۆ لەگەڵ تورکیا کە لە هەندێک ڕۆ گەرژی لەگەڵ ئەمریکادا هەیە و پاکستان ڕەنگە نیگەرانیان کاردانەوەی لە واشنتۆنی لێ بکەوێتەوە بە تایبەت ئەگەر هەست بکەن ئەم ڕێکەوتنە کاریگەری ئەوان لە ناوچەکەدا لاواز دەکات. خاڵێکی تر خاڵی پێنجەم جیاوازی جوگرافی و جیۆلیستی دوورودێژی بڵین تورکیا. سعودیا و پاکستان لە ڕووی جوگرافیەوە دوورن لە یەکتر لە کاتی ڕوودانی هەر قەیران یان هێرشێکی کتوپەردا گواستنەوەی خێرای هێز پشتیوانی لۆجستی و پاراستنی هێڵەکانی گەیاندن لە نێو ئەم سێ وڵاتەدا هەستەنگی گەورەی دەبێت چونکە بە یەکەوە سنووری هاوبەشیان نییە. کاریگەری لەسەر هاوسەنگی هێزی هەرێمی ئێران، هیندستان، ئیسرائیل و هەرێمی کوردستان چییە؟ ئێران لە ڕووی جیۆپۆلیتیکیەوە ئەم هاوپەیمانیە سێقۆڵیە دەکرێت وەکو جەمسەرێکی سونی بەهێز سیر بکرێت کە بەرامبەر بە هەژمونی هەرێمی ئێران دەوەستێتەوە بە تایبەت سعودیا کە هەمیشە نیگەرانی بڵێن نیگەرانی هەبووە کە لە هاوسەنگی هێز لەگەڵ لە ناوچەکەدا. ئێستاش پشتی بە دوو دەوڵەتی گەورەی سەربازی بەستۆ بۆ مسۆگەرکردنی ئاسایشی سنوورەکانی خۆی. هیندستانیش پەیوەندی پاکستان لەگەڵ هیندستان هەمیشە پڕ بووە لە گەرژی. بەشداریکردنی پاکستان لە هاوپەیمانیەکی لەم شێوەیەدا دەکرێت هاوکێشەی هێز لە باشووری ئاسیا ئاڵۆزتر بکات. هەرچەندە سعودیا و تورکیا هەوڵ دەدەن پەیوەندی ئابووری خۆیان لەگەڵ هیندستاندا بپارێزن. هەرچی ئیسرائیلیشە هاوپەیمانی سێ دەوڵەتی ئیسلامی سونی بە مەترسی بۆ سەرخۆی دەزانێت بە تایبەت لە ئێستاشدا کە لەگەڵ هیلالی شیعی لە جەنگێکی بەرفراواندا بۆیە دروستبوونی ناتۆیەکی ئیسلامی بە مەترسی جددی بزانێت لەسەر ئاسایشی خۆی کە یەکێک لە وڵاتانە خاوەنچەکی ئەتۆمیە. هەرێمی کوردستان ڕاستەوخۆ لەم ڕێکەوتنەدا نییە بەڵکو لە ڕوانگەی جیۆپۆلیتیکیەوە وەکو بابەتێک یان کاریگەری چیلاوەکی دەکەوێتە ژێرسای ئەم هاوپەیمانیە سەربازیە تازەیی جیهانی ئیسلامیەوە و بەهێزبوونی تورکیاش لەم هاوکێشەیەدا دەکرێت ئاڵنگاری و تەحەدای نوێ بۆ پێگەی سیاسی و سەربازی کورد لە بەشە جیاوازەکاندا دروست بکات. دەرئەنجامی گشتی ڕێکەوتنی مەکە هەنگاوێکی استراتیژیە بۆ دروستکردنی بەرەیەکی سربەخۆی ئیسلامی کە دەیەوێت لە داهاتووی جیۆپۆلیتیکی جیهاندا لە دەرەوەی ڕکابەریە تەقلیدیەکانی نێوان ڕۆژئاوا و ڕۆژهەڵات بڕیار لەسەر ئاسایشی و سەقامگیری خۆی بدات. هەرچەندە جێبەجێکردنی پراکتیکی ئەم هاوکێشەیە بەهۆی جیاوازی بەرژەوەندیەکانەوە کات و ئاڵنگاری زۆری دەبێت. بە کورتی ڕێکەوتنی مەکە هەنگاوێکی مێژوویە بۆ دامەزراندنی جەمسەرێکی نوێی ئەمنی لە جیهانی ئیسلامیدا. سەرکەوتنی ئەم ڕێکەوتنە لە داهاتوودا دەبەسترێتەوە بەوەی کە تا چەند ئەم تێگەیشتان سیاسیانە دەگۆڕێت بۆ میکانیزمی کردداری، مەشقی هاوبەشی بەردەوام و هەواهەنگی خێرای هەواڵگری لە کاتی قەیرانەکاندا. کە بێدەنگی دەبێتە کللتور، نەورۆزی مانگر، شیکردنەوەیەکی کورتی کۆمەڵایەتی بۆ بێدەنگی، ترس و ملکەچی. بۆچی هەندێک کۆمەڵگا تەنانەت کاتێک ژیانی ئابووریان قورس دەبێت و مافە بنەڕەتیەکانیان سنووردار دەکرێت هێشتا بە بێدەنگی دەمێننەوە؟ ئایا ئەمە نیشانەی ڕەزامەندیە یان بەرهەمی ترس و فشار و میکانیزمە کۆمەڵایەتیەکانە؟ دەسەڵاتی زاڵم و خۆسەپێن پێش ئەوەی پێویستی بە سوپا و زیندان هەبێت پێویستی بە کۆمەڵگەیەکەیە کە توانای پرسیارکردنی لاوەزکرابێت، چونکە ئەو کاتێ مرۆڤ لە پرسیارکردن دەترسێت بەدەستی خۆی بەشێک لە کۆت و پەیوەندیەکانی خۆی دروست دەکات. ئەو کۆمەڵگەیە کە لە ترسی دەسەڵات بێدەنگ دەبێت بێگومان هەموو تاکەکانی بێهۆش نین، بەڵام ئەگەر ئەو بێدەنگیە بێتە ڕەفتارێکی هەمیشەی لەوانەیە هۆشیاری کۆمەڵایەتی بە هێواشی بخنکێنێت. لەو دۆخەدا تاکەکان زیاتر فێری گونجان دەبن لەوەی فێری ڕەخنەگرتن ببن. بە پێی شێکردنەوەکانی عەلی وەردی
کۆمەڵگا زۆرجار لەژێر فشاری ترس و بەرژەوەندی دوو جیهان دروست دەکات. جیهانێکی ئاشکرا کە تێیدا هەمووان پشتگیری دەردەبڕن و جیهانێکی نهێنی کە تێیدا گلەی ڕەخنە و ناڕەزایەتی خۆیان تێیدا دەیشارنەوە. ئەم دوو ڕوویە کۆمەڵگایەک دروست دەکات کە لە دەرەوە ئارامە بەڵام لەناوە پڕە لە ترس و ناڕەزایی. ئێمیل دوورکهایم ڕوونی دەکاتەوە کە فشاری کۆمەڵایەتی دەتوانێت تاک ناچار بکات خۆی لەگەڵ باوەڕی زۆری نەبکونجێنێت. ئەگەر ئەم باوەڕە بەرهەمی ترسیش بێت لە ئاکامدا بێدەنگی دەبێتە یاسا نەک ئازادی. ماکس وێبەر پێی وایە زۆرجار دەسەڵات تەنها بەهێز ناپارێزرێت بەڵکو بەو باوەڕی کە خەڵک بە باوەڕی دەزانن یان ناچار دەبن بە ڕەوای دابنێن. لەم سۆنگەیەوە بەردەوامی بەخۆی دەدات. کاتێکیش پرسیارکردن لە ناو دەچێت دەسەڵات بەبێ هیچ هەوڵێک خۆی دووبارە بەرهەم دەهێنێتەوە. بە پێشی کنەوەکانی هانە ئارێند مەترسیدارترین سادەوە نییە کە دەنگی دەسەڵات بەرز ببێتەوە. مەترسی ڕاستەقینە و کاتە دەست پێ دەکات کە دەنگی کۆمەلگان نزم بێتەوە و بێدەنگی وەکو دۆخێکی یاسایی وەربگیرێت. کۆمەلگای مێگەلاسا ئەو کۆمەلگایە نییە کە هەموو ئەندامەکانی خراپ بن، بەڵکو ئەو کۆمەلگایە کە زۆربەی تاکەکانی بەهۆی دڵەڕاوچیە و بەرژەوەندی یان بێهیوایی لە مافی بیرکردنەوە و پرسیارکردن خۆیان بێبەش دەکەن. لەو دۆخەدا دەسەڵات پێویستی بەهێزی زۆر نامێنێت، چونکە تۆقاندن دەبێتە باشترین پارێزەری دەسەڵات. لە مێژووی هەموو گەلاندا گۆڕانکاری لەو ڕۆژەوە دەستی پێکردووە کە هەندێک تاک بڕیاریان داوە لە جیاتی شوێنکەوتنی جەماوەرە بەرفراوەنە خەفە کراوەکانیان. شوێنکەوتوی وشدانی خۆیان دەبن و کۆمەلگاش لەو ڕۆژە دەست بە گۆڕان دەکات کە بێدەنگی لە کولتورەوە دەگۆڕێت بۆ پرسیار. بەڵام لێرەدا پرسیارێکی گرنگ دروست دەبێت. چۆن دەسەڵات دەتوانێت بەردەوامی بەو ترس و بێدەنگیە بدات؟ سەرکوتکردن تەنها بە زیندان و هێز ڕوونادات. زۆرجار ئەو کۆمەڵگایانەی کە لە خەمی دابینکردنی نانی ڕۆژانەیاندا یان گرانبوونی ژیان و دڵڕاوکەی داهاتوی خۆیان و ماڵ و منداڵیانن ناپەرژێن و هێز و هزر و کاتی کەمتریان هەیە بۆ پیرکردنەوە لە دۆخێکی گشتی و چاودێریکردنی دەسەڵات. لەو دۆخەدا خەمی ژیان خۆی دەبێت ئامرازێک بۆ خامۆشکردنی دەنگی ڕەخنە. ئەوەی لە گوتاری سیاسیا و چرخدا زۆر جار بە سیاسەتی ماکیاڤیلیانە ناسراوە. بریتیە لەوەی کە پاراستنی دەسەڵات بخرێتە سەر و هەموو ئامانجێکی تر، تەنانەت ئەگەر ئەوە بە بەکارهێنانی ترس و زەبر و زەنگ و هەڕەشە دابەشکردنی کۆمەلگا یان لاوازکردنی توانای هاوبەشی و ڕەخنەگرتنی خەڵک بێت. لە دەرەنجامدا خەڵک لە جیاتیەوەی پرسیار لە سیاست بکەن ناچار دەبن هەموو زەوکاتی خۆیان بۆمانەوە و دابینکردنی ژیانی ڕۆژانە تەرخان بکەن. ئەگەر ئەو دۆخە بەردەوام بێت بێدەنگی تەنها وەڵامێک بەرامبەر دڵەڕاوچیەی نابێت، بەڵکو دەبێتە شێوازێکی ژیان. لەو ساتەدا دەسەڵات پێویستی بە زۆرداری هەمیشەیی نامێنێت، چونکە تۆقین لە ناخی تاکەکاندا جێگیر بوو و سنووری قسەکردنیشیان بۆ خۆیان دیاری کردووە. وەڵایە بینەران و گوێگرانی خۆشەویست، بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی لەگدانەوە هەڵوێ زیوادار بابەتەکان جێگەی ڕەزامەندیتان بوو بێ. سپاس کە تاوکو کۆتایی ئەم بەرنامەیەش لەگەڵمانە بن. کات و ساتێکی باش بۆ هەموو لایەکتان.